ئەمە بەم شێوە مسلمانانی جیا کردەوە لە غەیری مسلمانان، و جیاکردنەوەی مسلمانان لە غەیری مسلمانان مەسئلەیەکی مەقصود بوو لەو سەحیفەیە. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە مەبەستەوە هەوڵێدا مسلمانان لە غەیری مسلمانان جیا بکاتەوە. چونکە خۆشەویستەکانم هەر دینێک یان هەر فکرە و بیر و باوەڕێک ئەگەر یعنی جیات نەکاتەوە لە بیر و باوەڕەکانی تر لە دینەکانی تر بەڕاستی ئەتایەتەوە. بۆیە ئەبێ هەندێک شتی ببێتە مایەی شانازیکردن و جیای بکاتەوە لە دینەکانی تر. بۆیە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دوای 16 مانگ یا 17 مانگ لەو بەینە کاتێک هاتە مەدینە، کاتێ مسلمانان تا ئەو کاتە تا 16 مانگ تا 17 لە بین 16 و 17 وەکو لە ڕیوایەتەکانە هاتووە، ڕوویان ئەکردە بەیت المەقدس وەکو قیبلە، وەکو ڕووگە لە کاتی نوێژەکانیانە. بەڵام لە دوای 16 تا 17 مانگ بڕیار درا کەوا مسلمانان ڕووبکەنە کەعبە، چونکە ئەوە ڕووگەی جوولەکەیە و ئەبێ ئیتر لە جوولەکە جیا ببنەوە. تەنانەت لە زۆر شتی ترە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەی فەرموو جوولەکەکان نوێژ بە خوفەوە ناکەن، یعنی ئەو پێستەی کە وەکو جۆرا بۆکو گۆرەوی ئەکریاوە پێ یان بە نەعلەوە نوێژ ناکەن، ئێوە بە نەعل و بە خوفەوە نوێژ بکەن. یعنی ئاسایە مسلمان ئەگەر پێڵاوەکەی یان نەعلەکانی ئەگەر پاک بێ نوێژی پێوە بکە، ئەمە بۆ ئەوەی جیات بکاتەوە لە جوولەکە. ئەی فەرموو جوولەکەکان ڕیش و سەری سپیان، مووی سپیان، یعنی مووی سەر و ڕیشیان بۆیاغ ناکەن، ئێوە بۆیاغی بکەن، خۆتان جیاکەنەوە لە ئەوان. یعنی ئینسان ئەگەر سەر و ڕیشی سپی بوو ئەتوانێ بە پێی ئەم فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیاغی بکە بۆ ئەوەی خۆی جیاکاتەوە لە جوولەکە و لە دینەکانی تر. حتى لحديث پیغمبر صلى الله عليه وسلم أي فرمو من تشبه بقوم فهو منهم، هر کسیک لاسایی قومێک بکاتەوە ئەوە لە ئەوانە. ئەمە بۆ ئەوەی مسلمانان خۆیان جیاکەنەوە لە جەژنیانە، لە مناسباتیانە. تەنانەت لە عاشورا کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە مەدینە بینی جوولەکە ئەیگرن ڕۆژووی عاشورا، فەرمووی ئەمە چییە؟ ئەم ڕۆژوە وتیان ئەمە ئەو ڕۆژەیە کە خوای تەعالا موسای سەرخست بەسەر فیرعەونە. موسا پێغەمبەری بەنی ئیسرائیل بوو، ئێمەش بۆیە ئەیگرین. پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕیاریدا ئەو ڕۆژە بگرێ. پاشان دوای ئەم جیاکردنەوانە، دوای ئەم ئەوەی کە مسلمانان ئەبێ خۆیان جیاکەنەوە لە جوولەکە، وتیان ئەی پێغەمبەری خوا جوولەکەش ئەم ڕۆژە ئەگرێ، یعنی ئەم ڕۆژی عاشورا ئێمەش ئەیگرین جوولەکەش ئەیگرێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ساڵی داهاتوو ئەگەر مام ئێمە 9 دەیش ئەگرین بۆ ئەوەی لاوان جیا ببینەوە. ئێمە ڕۆژی نۆیەم و ڕۆژی دەیەمیش ئەگرین، یعنی تاسوعا و عاشورا ئەگرین بۆ ئەوەی مسلمانان جیا بنەوە. و حەدیث زۆرە لەسەر ئەوەی کە مسلمان خۆی جیاکاتەوە لە غەیری مسلمان، حتى تەنانەت لە قژی سەرتا، یعنی لە تاشینی قژی سەرتا تو ئەبێ شانازی بکەی بە شێوازێک قژی سەرت تەراش بکەی و حەلاقەکان ئەبێ بە شێوازێک تەراشی بکەن کە ئیسلام داوای کردووە. لە جلوبەرگتە، لە هەڵسوکەوتە، لە دانیشتنتە، لە ئاو خواردنەوەتە، لە نان خواردنتە، لە ژنهێنانتە، لە شایکردنتە، لە هەموو مناسبەیەکە ئینسان هەوڵ بدە خۆی جیا بکاتەوە لە دینەکانی تر و شانازی بە عاداتی دینی خۆیەوە بکە، بە عەقیدە و بیر و باوەڕی خۆیەوە بکە. ئەمە معنای ئەوە نییە کە مسلمان نایەوێت لەگەڵ غەیری مسلمانە بژێ. لەوانەیە سەیەکێک لە مێشکی ئەوە دروست ببێ ئەی ئیتر مسلمان چۆن لەگەڵ غەیری مسلمانە بژێ؟ هەر لەو صەحیفەیە ئەوەش هاتووە، هەر لەو دستورەیە ئەوەش هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ پێکەوە ژیان دای ڕشتووە کە ئەفەرمێ إنه من تبعنا من يهود فإن له النصر والأسوة غير مظلومين ولا متناصر
عليهم هر کەسێک لە جوولەکە لەگەڵمانە بەشدار بوو لەم دستورە، هەر کەسێک لە جوولەکە یا لە خەڵکی مەدینە لە دینەکانی تریش بەشدار بوو لەگەڵمانە لەم دستورەیە بڕیاریدا لەگەڵمانە بێ، ئەوە ئێمە لە کاتی پێویستە سەری ئەخەین، ئەویش ئەبێ سەرمان بخا. لە کاتێکە کە پێویستی کرد لە هەر حاڵەتێکە ئێمە سەری ئەوانە خەین، ئەوانش ئەبێ سەری ئێمە بخەن. وفەرمووی إن يهود بني عوف أمة مع المؤمنين. جوولەکەی بني عوف کە لە مەدینە ئەژیان ئومەتێکن لەگەڵ مسلمانانە، بەڵام مسلمان نابێت یەکەڵ ئەوان بێت، چونکە دینی ئەوان ڕاستە جوولەکە یان گاور، یعنی قەزمان نەسارا، ئەمانە دوو دینی ئاسمانین لە ئەسڵە، بەڵام دەستکاری کراون و پێویستە لەسەر ئەوان شوێنی پێغەمبەری ئاخر زەمان بکەون، چونکە هەر پێغەمبەرێک کە دێ ئەبێ شوێنکەوتۆکانی ئەو پێغەمبەرەکەی پێش و شوێنی پێغەمبەرە تازەکە بکەون، بە تایبەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەری هەموو جیهانە. لەبەر ئەوە جیاکردنەوەی یاخۆ جیاکردنەوەی مسلمانان لە ئەوان معنای ئەوە نییە کە مسلمانان نایانەوێت لەگەڵ ئەوانە بژێن، بالعکس بە پێچانەوە ئەیانەوێت بژێن، بەس بە دینی خۆیانەوە، بە عزەتی خۆیانەوە.